هاتەوە یادم شەوێکی قەندی، هاتەوە یادم شەوێکی قەندی، هێنایە گریان دڵی ماتوودی، هێنایە گریان دڵی ماتوودی، ئەو دەستەی لەوێ بەفراوەی تەزار، ئەو دەستەی لەوێ بەفراوەی تەزار، داخراوە لێرە بە ئاگر و ژی، داخراوە لێرە بە ئاگر و ژی، داخراوە لێرە بە ئاگر و ژی، بەدەم ڕێگاوە بەنووکتە بازی، نیشانمانەدا وەزعی ناڕازی، بەدەم ڕێگاوە بەنووکتە بازی، نیشانمانەدا وەزعی ناڕازی، نەمانەزانی چۆنە بڕێوازوو، نەمانەزانی چۆنە بڕێوازوو، ڕێی دووری بەرە و لوتکەی هەورازی، ڕێی دووری بەرە و لوتکەی هەورازی، هاتەوە یادم شەوێکی قەندی، هاتەوە یادم شەوێکی قەندی، هێنایە گریان دڵی ماتوودی، هێنایە گریان دڵی ماتوودی. خۆشەویستانی قەلەندەرخانە، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. فەرموون لەگەڵ دیمانەیەک و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. ئەڵلقەی ئەم جارەمان قسەکردن و لێدوانە لەسەر بەرهەمە ئەدەبیەکان و شیعرەکانی یەکێک لەو شاعیرانەی کە قاڵ بوو لە کۆڕی خەباتەوە و بووەتە یەکێک لە سیمبولی شعری بەرگری لە ناو ئەدەبی کوردیدا. ئەو شاعرە بە تەمەنێکی کورتەوە خەباتێکی دوور و درێژ و بەرهەمێکی ئەدەبی جوانی بەبەجێهێشتوین، ئەویش شاعری شەهید مەلا عەلیە. بۆ قسەکردن و لێدوان لەسەر شیعرەکان و بەرهەمەکان و ژیانی شەهید مەلا عەلی بەڕێز دکتۆر مەریوان دەوڵەت میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی دکتۆر جیان. هەروەها ژەنیاری ئازیز بە ئامێری عود برای عزیز کاک ڕاستی جەمال بەشدارە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی کاک ڕاستی. بەخێر بێ دکتۆر. بەخێر بێ بێگومان دکتۆر، وەکو سەرەتا ئێمە ئەمانەوێت سەرەتایەک لەبارەی کورتێک لە ژیانی مەلا عەلیەوە شارەزابین، ئایا لە کوێ لەدایک بۆ و چۆن قۆناغەکانی خوێندنی بڕیوە. زۆر زۆر سپاس دەکەم. سەرەتا سپاسانەکەم بۆ ئەم بەرنامە جوانەتان بۆ بەسەرکردنەوەی ئەو تێک و شەرە نەمرە ڕەمزەی خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان کە شەهید مەلا عەلیە. تەمەەن خۆم بە بەختەوە دەزانم شانازیە کە من هەم وەکو برا شەهیدۆک زیندانێکی سیاسی وەکو مامەسایەکی ئەکادمی لەم بەرنامی ئێوە بەشدار بم و بەیادی ئەم تێک و شەرە سمبولیەی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کوردستان بدوێم. شەهید مەلا عەلی یەکێک بوو لە تێکۆشەرەکانی کاروانی خەباتی ڕزگاری کۆتایی شەستەکان و دواتر سەرەتای ژیانی لەوە دەست پێکات. تەبەن هەڵبەت هەموو ساڵی لەدایکبوونەکەی ساڵی 1953 ئەمان بەڕە چەڵک ببنەچە لە ناوچەی ماوەت ژیاون و ببنەچەش خەڵکی ناوچەی ماوەتن لە گوندی دەربەرد کە سەر بە ماوەتە لەوێ لەدایک دەبێت. تەبەن دوانە بوون لەگەڵ براکەی بە ناوی ئەنوەر ئەحمەد مەولود. ئەحمەد مەولودی برای و خۆی تەبەن وەکو جمشێک لەدایک دەبن تا تەمەنی 6 ساڵی تا تەمەنی 6 ساڵی ئەمان وەکو بنەماڵە لەوێ دەمێننەوە. دوجار لەبەر زوڵم و زۆر و ستەمی ئاغای گوندەکان هەڵدێن و بۆ بژێوی ژیانیان ڕوو دەکەنە ناوچەی
ناوچەی پیرەمەگرونی ئێستاوەتە ناوچەی سوورداش لەسەر ئەو قسەیەکی کە دوانە بوون لەگەڵ براکەی قسەیەش خۆی هەیە کە ئاڵێ من چەساوە بووم لە مناڵیەوە ئەو بۆچی ئەگەڕێتەوە ڕاستی باز لەوە دەکات بۆ حاڵەتی جمکانە دەکات کە زۆر لێک دەچن ینی ئەمان بەڕاستی دوانەیەک بوون بە جۆرێک بووە کاتێک کە دایکی شیری داونەتێ بە منداڵی بە کۆرپەی شیر مەمچی داونەتێ باشی یەکتر یەکیانی جا نەکردێتەوە ینی جار وا هەبووە دوو جار شیری بەیەکیان داوای زانی ئەوکەی ترە ئەوکەی بێبەش کردووە جام چەسانەوە لێوەدا ڕەنگی خۆی وەرگتووە باس لەو ئازارانەی سەرەتای کۆرپەی خۆی دەگەڵێ من لە سەرەتای کۆرپەی خۆم هەر بێبەش کراوم چ لەلایەن تەبیعەت و سروشتی دروست بوونمەوە کە لەسکی دایکم وەکو دوانە لە دایک بووە و دواتریش وەکو لەناو چاوکردنەوە لە نێو خێزانێکی جوتیار و لە نێو کوخێکی یەکێ لە شێڵگەکانی گوندی دەربەردا ژیاون کە لەوێدا تەبەن نەمانوێت لە دیهاتەکانی کوردستاندا جوتیارەکان کوخێکیان هەیە پێی دەڵێن موچە اینجا ئەوانی کە زۆر زۆرش نەدار بوون لەو موچەیە ژیاون هە لەوێدا حاصلات و هەموو شتێکی خۆیان ساڵانە کۆ کردوەوە مەسەلەن مولکانەی ئاغایانداوە یاخود وەکو کرێکارێکی چیاڵگا مەبزان ئیشان بۆ جوتیار کردو جوتیار 1970 هەکو ڕەنجی ئەوانی بردووە ئەمە وای لە باوکی شەهید دەکات کە تەبەن لای یەکێ لە ئاغاکانی گەڵالیە بێ کە ناچار لە زوم زۆری ئاغای هەڵبێت و ڕوو لە ناوچەی سوورداش کات و لە گوندی کۆکا بگیرسێنەوە لەوێ بژێوی ژیانیان بەردەوام پێ بکەن. دکتۆر گیان ناوی شەهید مەلا عەلی لە چیەوە هاتووە؟ ئەم ناوان لە چیەوە هاتووە؟ ڕاستی شەهید بەخۆی ناوی حسێنە حسێن مەولود حسێن مەولود هەڵبەت کاتێک کە وەک خوێنکار قۆناغەکانی خوێندن تەواو دەکات دەچێتە زانکۆ لە بەشی کوردی لە زانکۆی سلێمانی ئەوەڵ ساڵ تەمەنمانی نەمانوێت بەشە کوردیەکان وەکو ئێستای بەشە کوردیەکانی زانکۆ نەبووە بەشی کوردی ئەو دەم دوو بەشی کوردیمان هەبووە هەم لە بەغدا هەم لە سلێمانی هەردوو بەشی کوردی یەک سفەتی هاوبەشیان بووە کە خەسەتێکی مۆزایکی هەبووە ینی خوێنکاری لە هەموو ناوچە دووردەستەکانی هەرێم و باشووری کوردستان وەردەگرت مەسەرەن لە بەشێکدا خانەقینی دەبینی دۆهۆچی دەبینی زاخۆی هاورامی ئەمە تێکەڵەیەک بوو اینجا هەڵبەت ئەمەش بە خۆی هەستینەتەوایەتی لای خوێنکار دروست دەکات خۆشەویستی نیشتیمان خۆشەویستینەتەوەکەی ئاشنابوون بە کولتوری یەکتر لێرەدا ئەوانی خانەقین تا دزێتر لەژێر تەسیری کولتوری عەربین حسێن لای ئەوان ئەبوو عەلیە زۆرتر ناوێن ناو ئەبوو عەلی و ئەبوو عەلی ئەویش بە ئەبوو عەلی ناوی ماوەیەک ڕۆشتووە دواتر لە شاخ ئەم ئەبوو لێکراوەتەوە و گۆدرا بۆ مەلا عەلی ئیتر مەلا عەلی وەکو ناویی سیاسی وەکو ناویی نازناوی سیاسی بەسەری دابراوە و تا ڕۆژی لە سێدارەدانی. بەڵێ دکتۆر چوونە ناو خەباتی سیاسی و شۆڕشی کوردایەتیەوە لە چ قۆناغێکی ژیانیەوە دەستی پێ ڕاستی وەکو باز دەکرێت لە تەمەنی 14 ساڵی خۆیدەوە مەلا عەلی حسێن مەولود چۆتە نێو خەباتی سیاسی ڕزگاری خوازی گەلەکەی سەرەتا لە نێو حیزبی دیموکراتی کوردستانە کاری کرد و ماوەیەکی جێگە باز بێ بەڵام دواتر بەهۆی تێکەڵبوونی یاخود کاری کەوتنە ژێر کاریگەری بیر و باوڕە و ئایدۆلۆژیای مارکسیلینینی دەچێتە نێو دەستەی کۆمەڵی مارکسیلینین ئەو دەمتە من هێشتا و کاتە کۆمەڵی ڕۆژدەرانی کوردستان دانەمەزراوە لەو خەتا ئیش دەکات هەر دواتریش دەبێتە مەسئولی ڕێکخراوی تۆڵە لە دەوروبەری سوورداش لەوێ ئەو ڕێکخراوە دەبا بڕێوە تەبەن لە دوادوەکانی کاری ڕێخستی ناو پارتی دیموکراتی کوردستانە برادەرانی پارتی دیموکراتی کوردستان هەڵبەت پێی دەزانن کە ئەم لە ژێرەوە سەربەخەتێکی ترە دووری دەخەنەوە لە حیزب دکتۆریان بڵێ درێژە بە باسەکانمانین بەڵام پێمان خۆشە ئەگەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاک ڕاستی هاوکارمان بێت. دەستگیرانی بەجێماوی ژوانی چۆڵم بە نەشتەری بیری نەئازادی شێوی بێستونت بۆ هەڵدەکۆڵم دەستگیرانی وەک خۆم بەدبەخت و کڵۆڵم لە دەفتەری دیوانی دێوانەی شەمی ئەم سەردەما هەرچی بۆ بەنووسرێکەمە بۆیە پێشوی هەموو تەمەن بۆ مەلی خۆشخوانی چەمەن لەبەر تۆ
ئەبەستمە کۆڵەوە دەستگیرانی پەری خەونی شەوان ڕازاوی سەرقۆڵەوە دڵژانەکە چون ئارەزووی جارێکی تر جوانەکە چاو ئەبینێ گوێ ئەبیستێ و ڕوودبۆنەکە هەست و هۆشم دیسان داوای گێڕانەوەی شریتی عمری کۆنەکە ئەوەی لە ناخمە ئەبزوێ نانووسرێ بە دەستی کۆڵەوە ئەمەوێ بە وشەی ڕەنگین وشەی ورشەداری سەنگین یەک دوو دێر شیعرت بۆ دانێم خەم و ترسی ژووری سێدارەوە دانێم دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش کاک ڕاستی دکتۆرگیان شاعیر لە چەند شوێن زیندانی کراوە و ئەو ژیانی زیندان چۆن ڕەنگی داوەتەوە لە شێعرەکانیە هەڵبەت وەکو باسم کرد شاعر لە کۆتاییەکانی بابڕین خوێندنی زانکۆییدا لە قۆناغی دوی زانکۆدا دەبێت کە بڕیاری گرتنی دەدرێ دوای بڕیاری گرتنەکە ئەو هەڵدێت وەکو پارتیزانێکی یاخود وەکو با بڵین ئەندامی شانی چەکدارەکان لە شار بەنیهێنی دەمێنێتەوە بە اختیفایی دواتر هەڵدێ بۆ شاخ و لە شاخیش وەکو پارتیزانێک مەهامەکانی خۆی بەڵام بەداخۆ تەمەنی پارتیزانی و پێشمەرگایەتی ئەو زۆر کەمە بێ لە نێوان ساڵی 1970 ئیترەوە بێ لە سەرەتای ساڵی 1970 لە گوندی کرژەی سۆداش بەداخەوە بەهۆی خیانەتی ناوخۆ معلومات دەدرێ و جاشێکی بەهێزێکی دوژمنی شوێنی دەستگیرنەکەی تەبانەوان خۆیان نادەن بەدەستەوە خۆی و هاوڕەکەی کە بە نێوی دکتۆر معرف دەبێت ئەم دکتۆر معرفی لەگەڵیات هەر پێشمەرگە دەبێت هەردووچان مقاومە و بەرخۆدانێکی باش دەکەن وەکو لە یاداشتەکانی خۆیدا دەڵێ ژمارێکی زۆر لە جاش و لە سەرباز و لە جێی شعبی ئەو دەمە دەکوژن و بەڵام دوجار لە شوێنێکدا دەیانێت خۆیان مەسەلەن بشارنەوە دەچنە ناو گۆمێک ئاوەوە گۆمێکی ئاو قوڵای بەخوان و کڵاشی کەفشتەکانیان ئیتر لەوێدا دوژمن پێیان دەزانن کە پێیان دەزان تەقە لە ئاوەکە دەکەن و بەداخەوە لەوێدا برینا دەبێت شەید بە برینداری لەوێ ئەجیرێ کە بە برینایی لەوێ ئەجیرێ وەکو باز دەکەن فریا ئەوە ناکەوێت دەفتەرێک ناوی تەنزیمات و ئەمشتانی شار و مەجموعەی وەسایق و ئەمانەی پێ بێ بەداخەوە کەوانە دەگیرن دواتر شەهید دەبرێت بۆ هەیئەی کەرکووک یەکەم ڕاز دەبرێتە هەیئەی کەرکووک لە هەیئەی کەرکووک شلێ بۆ ئەبوو غرێب دواتر دەهێنرێتەوە هەیئەی کەرکووک لە هەیئەی کەرکووک بڕیاری لە سێدارەدانی دەردەچێ و لە بەداخەوە لە 23 حوتی ساڵی 1970 لە شاری لە قسەبخانەکەی مووسڵ لەوێ بە قارەمانانە لە بەردەم پەتی سێدارە شەهید دەکرێت. دکتۆرگیان بەڕێزت وەکو کەسێکی شارەزا زیاتر لە چ بوارێکە ئەیبینی لە شعر لە وەرگێڕان یاخۆت لە چیرۆکە؟ شاعری زیاتر تەمەەن وەکو شاعر ناوی گرتووە دواتر هاتووە کۆمەڵە چیرۆکی هەیە بەداخەوە ئەو لەو چیرۆکانە هینی نەبینیەوە ینی با بڵین لوسیلەکانی لە بەشی ناوخۆی زانکۆ فەوتاون بڵێ ئەوانە ینی ئەتوانم بڵم توانای ئەزمموی کورتە چیرۆک نووسینی هەبووە بەڵام بەداخەوە ئەو بەرهەمانن ڕووناچی بەخۆیەوە نەبینیون. دکتۆرگیان من پێم خۆشە شعرێکی تری شاعر بخێنمەوە کە جەنابتان بۆتان هەڵبژاردم ئەگەر کاک ڕاستی هاوکارم بێ. کوردستانەکەم کوردستانەکەم بووکی یەکشەوە و دەستگیرانەکەم ڕوت وەکو کەزی و پرچی ئاڵۆزە بە چنگی خەبات بە بۆت شانەکەم وێردی زمان و قیبلەگای منی جوانتر لە نیگای کیژی شەرمنی ئەوەی جێی داخە لێت بێ بەش ئەبم نابینم بڵێ شکار دژمنی ناشبینم کە کورد وەکو میلەتان ئاڵای سەربەستی هەڵکا لە جیهان ناکۆکینەوە چینان نەمێنێ وەک یەکی لێ لادێ شارستان
دەنا دڵنیام دوژمنی بەشەر ڕۆژێ دێ ماکی لە بن بێتە دەر خۆشگوزەرانی و زانست و جوانی بەرگی بووکێنی وڵات بێتە سەر ئەی کوردستانی بێداڵ دەوپەنا نەمانی ژینی منیش هەڵکەنا چاو بە فرمێسکی ژێر دەستەی تۆ هێندە دەربەستی خۆم نایم دەنا ئەی کوردستانی مەڵبەندی کاوە جێداخە نەمەندی ئاڵای شەکاوە بەڵام ڕۆژێ دێ هێزینەوەی نوێ کۆشکی زۆرداری پێ هەڵدەکاوە. دکتۆر گیان ئێمە کە سەیری سیمای شێعرەکانی مەلا عەلیەکەین گەلێ جاری بینین بە ڕوخسار سادەیە بەڵام لە مانا و مەفهوم و چەمکە شێعریەکەی هەندێک جار گەلێشتی قوڵ و جوان و شتێکیش هەیە لە شێعرەکانە ڕاستگۆییەکی زۆر جوان ئەبینین لەناو شێعرەکانە. ڕاستە ڕاستی خۆی شاعیر هەڵقوڵاوی ئەو واقعە تاڵە بووە کە لێنەوە کۆمەلگای کوردەواری باڵا دەست بووە لە واقعە نابەرابەریە شاعیر ڕازگۆیانە لە نێوەڕۆکی و لە پەیامی شێعرەکانیدا بە دوو ئاراستە ڕۆشتووە هەم بە ئاراستەی خزمەتکردن بە بیری چەپگەرایی واتە پشگیریکردنی خەباتی چینایەتی و بەڵێ هەمووی تێکەڵ کردووە یعنی ئاوێتە کردووە لە نێو شارەکانیدا یعنی ناکرێت هەموو شارەکانی بە شێرینەتەوەی لە قەڵەم بدەین ئەگەر چی بە شێوەیەکی گشتی ویستوێتی وەکو قانع با بڵێن چینی جوتیار و کرێکار و زەحمەتکێشی گەلەکەی لە ڕزگاری نیشتیمانەکانەوە ئازادەکانی خۆیان دەبینەوە یعنی کاتێک نیشتیمان ئازاد دەبێت ئەوانیش دەگەنە مافە مرۆڤیەکانی خۆیان مافە سەرەتایەکانی خۆیان کە پێشتر لەسەر دەستی چینی دەسەڵاتدار و چینی کۆمەڵایەتی باڵادەست کە مەسەلەن دەرەبەگە و ئاغا و شێخ و ئەمانن دیارە هەروەکو خۆیش گەنج بووە سەرەتا ئاشنا بووە بە بیرباوەری ماوی سەرەتا تەمەن لە شاری سەمانی بیرۆباوەری ماوی باڵادەست بوو بەر لە پێکهاتنی کۆمەڵی دەستی مارکسیلینی کوردستان دواتر کۆمەڵی ڕەشدەران و شەید ئارام و ئەمان دێتە کایەوە و شەید ئارامیش دەبێتە خوێنکاری بابڵی ئەکتیڤی ئەو خەتە و تەنانەت ڕەنگە ینی من یەقینم کە لە ناوزانکۆ زۆر چالاک بۆ بۆیە کە فەرمانی گرتنی دەرکراوە تابیگرن و ئەمیش بەڵام پێیزانیوە و ئازانە زیرەکانە توانێتی هەڵبێت ئەو سەردەمە هەر ئەو سەردەمە زانکۆی سلێمانی بە تایبەت ڕێخستنەکان بە ڕاستی زۆر بەهێز بوون زۆر چالاک بوون گەلێک قوربانیش درراوە بەڵێ دکتۆر گیان ئەو شاعرانەی لە زیندانە نووسیونی چۆن بڵاو کراونەوەتەوە چۆن گەیشتووە ڕاستی ئەو شێرانە تەبەن لە ڕێی هەڵبەت لە ڕێ موازەکان بۆ موازەی کە کراوە ئەمی لە پەڕی کاغەس یان هەرچێکی دەستکەوتی بێ درێغی نەکردووە بەڵێ لە کاغەزی جگەرە یا لە پاکەتی جگەرە ئەو شتانەی نووسیوە ینی کەسێکی بەهرەدار بووە ینی دوایەوە لەو شێعرانەیدا هیچ ئازیز و خۆشەویست و براو کەسی خۆی هیچ یادەوەرێکی لە دەست نەدا هەمووی کردوتە هەوێنی شێعرەکانی و لەو بابن لەو فرسەتانەدا تەسلیمی ئەو کەسانە کردو کە بە ناوی سەردان چوونەتە لای جگە لە شێعرەکان نامەکانیشی بڵێ باسی نمونەیەک لە نامەکانت کرد پێش بەرنامەکە بڵێ طبعا نامەی بۆ خێزانەکەی نردبوو کە سوکار و بۆ هاوڕێوەمانی نردبوو باوکی و بەڵام باسی نامەیەکت کرد بوو کە بۆ براکەی نردووە یەکێک لە شێعرەکان هەر وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە کە ئەوان دوانە بوون تەبەن یعنی وێنەی برایی ئەوان جیاواز لەبوو لەگەر هەر برایشی ترکە لە ڕووی تەمەنا جیاوازن چکەمان پێکەوە ژیاون پێکە بەڵین لەدایک بوون ئەم شێعرەی وتووە بۆ ئەو کەسەی کە ئەو من بوو منیش ئەو بەیادی بەسەر ئەبەم ڕۆژ و شەو ئەو هەموو شەو نخونیم بۆ ئەوە لە ناو سکی دایکیش بووین پێکەوە چەند جوان هەڵبەت دیارە دووبەیتە لەوێ دەربڕی ئەو خۆشەویستی و ئەو کورتە نامەیە کە بۆ
ئەحمەدی برای دەنێرێ ئەحمەد مەولودی برای دەنێرێ کە زۆر ینی لە قوڵایی خۆشەویستی خۆیەتی بۆ ئەو جمکە برایی کە لە ژیاندا پێکەوە مەسەن ژیاون و دواتر بەو قەدەرە لە یەکتر دابڕاون. مامۆستاکیان دیارە دوو شعریشی لەلایەن گۆرانی بێژ حەمە جەزاوە کراوە بە گۆرانی کە سمبولێک بۆ بەرگری بۆ ئەو کاتە جگە لەو شعرانە هیچ شعری تری کراوە بە گۆرانی؟ وڵایی هەڵبەتەوەی بزانم زیاتر ئەوەی حەمە جەزایە ئاگاداری وا بزانم ناسەر ڕەزازی شعرێکی هێگە هەڵم نەکردبێ. بەڵێ مامۆستا دکتۆر جان پێشبینی مەلا عەلی بۆ ئازادی لەو کاتە کە چەوسانە و ژێدەستەی لە بڵێم لە ترۆپیا بووە زۆر ڕاستە لەو کاتە ئەو بیری لەوە کردوت کەوتێتی ڕۆژێک خۆری ئازادی هەڵدێت پێشبینی ئەو زۆرن ئەو ئەدیب و زۆرن ئەو شاعرانەی کە لە دەمی خۆیدا مەسەلەن پێشبینی ئەوەی کردووە کە ڕۆژێک لە ڕۆژان خۆری ئازادی نەتەوە خۆری ئازادی گەل بێنەدی یعنی هەتا لە ئەحمەدی خانیەوە مەسەن لە ئاڵا ڕەنگینەکە ئەحمەدی خانیەوە دەیبینینەوە ئەم تەواوکردنە وەکو چۆنەڵێ تەوار دڵخەواترەکەی هەم وەکو تەناسێک ئەم شعرەی مەلا عەلی دەبینینەوە کە پێشبینی دەکا کە لە ڕۆژی داهاتوودا گەل بە مافەکانی خۆی بگەن دیارە زۆرینەی ئەو مافانە ئەمڕۆ هاتوو نەدەدی بەڵام ئەو مافە مارکسیلینینی ئەو مافە چینایەتێک ئەو دەخوازێ هەڵبەت ڕەنگە ناتوانم بڵێم هاتوۆتە دی بەڵام ئەو دیسان خوازیاری ئەو ڕۆژەشەکە مەسەلەن مافەکانی کرێکار و جوتیاران و مافەکانی کرێکاری سەناتی وەکو وڵاتانی سۆشیاڵ دموکرات ئەو شعرەمان بۆ بخوێنیتەوە. بەڵێ وڵات جێ دێڵن دوژمنانی گەل خۆری ئازادی هەڵدێ لە دەمکەل کاتێ وڵاتی لە خوێنا ڕەنگاو ڕزگاری ئەبێ هەنگاو بە هەنگاو زانست و بیر و پێنووس و مەچەک شەن و پاچ و داس و چەک بۆ گەل بێ پیر و مناڵ و گەنجی نۆشی گیانی کا بەرهەمی ڕەنجی. دەمخۆش دەست و پەنجە و خۆش کاکڕاستی. مامۆستاگیان هەڵوێستی مەلا عەلی لە دوا ساتەکانی ژیانیدا چۆن بووە؟ هەڵبەت ئەو کەسانی کە ئاگاداری لە دوا مەسەلەن سەردانەکانی ئاگاداری قارەمانێتی و خۆڕاگری شەید مەلا عەلی بوون کە ڕاستی شەیدێکی بێوێنە بووە یعنی ئەو کاتە ئەتوانم بڵێم نمونەیەکی زۆر هەنێک نمونەی دانسقەن مەسەن ئەوانەی کە لە بەردەم پەتی سێدارە نەترساون و بگرە ئەوە با بڵین مەرێک بووە کە لەمان هەڵهاتووە یعنی ئەمان لە مەرگ بەهێزتر بوون لە مردن بەهێزتر بوون بەرامبەر پەتی سێدارە یعنی ئەوانە زۆرێک بوون لەوانە کە مەسەلەن شەهر لە شەهید پێشەوە قازی محەممەدەوە تا شەهیدانی هەموو ئەوانی کە هاتم پاسەوانەکان لەوان ترساون بڵێ بەڵێ وەکو باز دەژێرنەوە پاسەوانەکان تووشی شۆک دەبن بەرامبەر بم حاڵانە ئاسایی و قارەمانێتی و خۆڕاگری شەید مەلا عەلی کە وێنەی نەبووە لەو دەمەدا لە نێو زیندانە سیاسیانەی کە دەبرانە بەرپەتی سێدارە. بەڵێ دکتۆر شاعیر مەلا عەلی ناسراوە بەشێک لە شاعرانی بەرگری یان مقاومە ئەوەش بیانی بۆ بەسی بولێک شاعرانی مقاومەمان زۆرە ئایا جیاوازی شعرەکانی مەلا عەلی وەکو بەرگری چییە لەگەڵ شاعرانی ترە؟ جیاوازیەکە دەبن لەوە دابینێتەوە کە بەڕاستی شاعر بە ڕۆح و بەجیان و بەجەستە پەیامی نەتەوەی و پەیامی شۆڕژگەری خۆی لەو شعرانە کە دەخسێتە ڕوو بۆ وەرگر و بۆ خوێنەرەکانی لە زینداندا پێشکەش کردووە لە شاخ پێشکەش کردووە لە شار پێشکەش کردووە یعنی وەکو وتم پێشتر باسم لە کەسێتی مەلا عەلی شەید مەلا عەلی کرد هەندێک کەسێتی و هەندێک خەسڵەتی جوان و نایاب و ناوازەی تێدا بوو لەوانە پێشمەرگەی شار بوو پێشمەرگەی شاخ و پارتیزان بوو کادرێکی سیاسی پێشکەوتوو بوو دواتریش قارەمانێکی نێو زیندانە ڕەشەکانی حیزبی بەعەز بوو قارەمانێکی تێکۆشەر و کۆڵمە دەربوو بەرامبەر بە هەموو ئەو ئەشکەنجە ناڕەوا و نامرۆڤانەی کە کار بەدەستان و
جەلادەکانی بەعز دەرحەقی ئەوە ئەیان کرد ئەتوان بڵم ئەم نووسەرە ئەم ئەدیبە ئەم شاعرە لە هەموو ڕۆکانەوە پرینسیپەکانی خۆی شیعری بە ڕۆح و بەجەستا بە چالاکیەکانی بە ڕنگدانەوەی کار و خەباتی نواندووە ڕێک ئەوە دەڵێ شعرەکانی ڕێک لە خودی خۆی چووە ڕاستە شعرەکان ناسنامەی حەقیقی ڕۆح و ئایدۆلۆژیای شاعر بووە. دکتۆر گیان زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ کاک ڕاستیش سپاس بۆ هاوکارم کاک حەمیدیش ئازیزانی قەلەندەرخانە بە گۆرانیەکی جوان کە لەلایەن حەمەجەزاوە وتراوە کە شعری شەید مەلا عەلیە کۆتایی دێنین بە بەرنامەی ئەمڕۆمان هەتا بەرنامەی داهات و هەر شاد و سەرفراز بن. برا دوور و خزم دوور و کەسم دوور بەنا بەڵێ تەمەنم بە بەرە و ژوور بەڵام ڕوونا بەرە و سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێدەگرێ ئاڵای سوور خەنەی خوێنم لە پێدەگرێ ئاڵای سوور بەرە و ژووری سێدارە ماندووی کردوم شوێنەکەم شێدارە کە نیشانەی پەشێوی پێوە شێوەم ئەوە برینی ئەشکەنجەیە و جێدارە ئەوە برینی ئەشکەنجەیە و جێدارە گەرچی بەرە و دوا ماڵی ژین بەڕێوەم یەکەم ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چونکە مردنی نەوجێنیە شادم کە تا دوا هەناسەش بە پێوەم شادم کە تا دوا هەناسەش بە پێوەم ئای نەڵێ نەمرێ و لە ترسی مەرگ بەشێوە پێشمارگە بم هەرەکەومە پێش ئێوە بە مەرگی پێشمەرگی ئێوە سوزەمان ڕوش و زەردەی پێکەنی